هیوادارم تەندروست باش بن. کوردستانیان خۆشەویست، وەکو خۆتان ئاگادارن جیهان و مرۆڤایەتی دووچاری پەتایەکی کوشندە بووە کە پێویست دەکات لەسەر هەموو لایەک ڕێکارەکانی حکومەت هەرێمی کوردستان و ڕێکخراوی تەندروستی جیهانی جێبەجێ بکەن و خۆمان و گەلەکەمان لەو پەتایە کوشندەیە بپارێزن. لێرەدا بە پێویست دەزانم دەستخۆشی لە ڕێنمایەکانی حکومەتی هەرێمی کوردستان بکەم و بەرزیان نەخێرم لە پێی ناو پاراستنی جانی هەوڵاتیان. هەروەها خوێندنەوەمانە بێ کاتێک سەرۆکی حکومەت لە وتارەکەیدا دەڵێ دەبێ ڕاچاوی ئەو بارودۆخە مەترسیدارە بکرێت، کەواتە بەڵێ ئەوڕۆ دۆخێکی مەترسیدار هەیە دەبێ هەمومان پابەند بوون بە ڕێنمایەکان. باوەڕتانە بێ من ئێستا لە وڵاتی سویدم، زۆربەی هاوڵاتانی سوید هیوای ئەوە دەخوازن کە وەکو کوردستان نمونەی ئەوە هەبێت کە ئێستا خەڵک لە ماڵ و بمێنێتەوە نەچێنەرەوە. لێرەدا دەمەوێت سوپاسی یەکەیەکی کارمەندانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی بکەم، جێگای شانازی ئێمن کە شەو ڕۆژان لەسێکدانەوە بۆ زیاتر بەڕێوەبردنی کارەکانین و هەروە پاراستنی جانی هەوڵاتیان. دووەم پێیان ئەوەیە داوا لە پارەدار و سەرمایەدارانی وڵاتەکەم دەکەم کە ئەمڕۆ هەرچی زوێن نەک بەیانی نەک بۆ ڕەمەزان چاوەڕێ بن، ئەمڕۆ لێنس کاتەکانم دەن و هاوکاری خەڵکی کەم دەرامەت و ئەو خەڵکانی کە لەم بارودۆخەدا دووچاری بێکاری بوونە مێدەوارم بە زووترین کات بێنە مەیدان و قوڵیان هەڵکەن و بتوان هاوکاری هەموو لایەک بکەن و بەتایبەتی خەڵکی ژار. لێرەدا مێدەوارم هەموو لایەک بەرەو بەختەوەری و باشبوون ڕوات و چاوبوونەوە بۆ نەخۆشەکانمان کوردستانیش ئاوەدان. سڵاو و ڕێز، ئەسوە هونەرمەندێک داخوازش هەوێن بە ڕێز و خۆشتەویت بکەم کو ئەم هەمی پێک بە پابەندی ڕێنمایەن حکوومەتە هەرێما کوردستانê bîn ku ew jî bimînet mal ve. Ev li her du wezareta tenduristî û wezareta navxwe gelekê mandît bin servanca da îbergiriyê ji min û te dikin. Lewra ya pêtiviye ez tu barê wan sivikên ku ew jî bimîne etmal ve. Ji ber ku da xweştevî û kes û kar û dayîk û bav û zarokê xweş dest nedin ev rûke dimînet mala xwe ve. Hunermend mêvanê. من جلال وەرێنی ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی لە کەنەدا لە شاری ڤانکوڤەر. پێم بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە لەم کاتەدا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە هەموو جیهانی گرۆوە، هەمومان با بەیەکەوە بین، هەمومان بەیەک و بەهێزترە بین، هەموو سەرمایەداران دەتوانین لەم قۆناغەدا هاوکاری یەکتی بکەن، هاوکاری دامەدەستگانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. هەر کەسێک لە توانایدایە، هەر کەسێک ئەتوانێت هاوکار دەستی هاوکاری درێژکە. ئەمڕۆ هەموو کورد پێویستی باوکاریە، نەک کورد لە هەموو جیهان پێویستی باوکاری لە هەموو وڵاتان. لەم کەنەدای من تێدام هەموو باقەکان دەستی هاوکاریان بۆ حکومەت درێژ کرد و بۆ لایەنە پەیوەندیدارەکان درێژ کرد. بە هەمان شێوە لە هەموو هاوکارێک بۆ ئەو خەڵکانە دەکرێت کە پێویستیان باوکاریە. ئێمە بەیەک و بەهێز دەبین، بەهێزتریش دەبین ئەگەر بەیەک و سەرمایەدارەکان و حکومەت و خەڵک دەستخەنە ناو دەستیەک. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێویستە لەم قۆناغەدا ڕۆڵی کارەوی خۆیان ببینن بە وشارکردنەوە بە بەهاندان، سەرمایەداران بە سەرمایەکانیان، دکتۆرەکان بە توانە و پسپۆڕیان، حکوومەت بۆ ئیمکانە مادی کە هەیەی. وی ئێمە هەمومان بەیەک و بەهێزین با بەهێزیشەوە بڕوبڕی کۆرۆنا بین و دڵنیام کۆرۆنا تێدەپەڕێنین و ئەوشی دەتوانێت ئێمەدا بێت لە دەرەوەی کوردستان بۆ پشتیوانی و پاڵپشتی خەڵکی کوردستان بێگومان دەیکەین درێخیش ناکەین، چونکە لەم قۆناغەدا خەڵک هەموو کورد پێشتان بە یەکتری و هۆی بە یەکشەوە جوانی.